دەیان زاریش پارەی پێخراوە هێندێک ما فەوق القانون و لەسەر و یاسان خاڵێکی ڕەشی ناشرینە بە نێوچەوانی دەسەڵات بەدەستانی ئەو منطقەیە ئەو جادایە ناویان لێنا جادەی هامڵتۆن بە ناوی ئەو مهندسەی کەوا لە نێزیکی 100 ساڵ 97 ساڵ 98 ساڵ پێش ئێستا خەریتەی ئەو جادەی داناوە لە هەولێر لە بۆ حاجی عومەران ئەو جادایە هەمان ئەو جادا قەدیمە لە هەندێک شوێنان کە کاتی خۆ هامڵتۆن خەریتەی بۆ داناوە شوێنی وا هەیە دنیا تەتەووری کردیا عالم پێشکەوتوو بووە حکوومەت دەسەڵاتدارترە ئێستا لۆفەی بێمعنەی تێدایە شوێنی کاول و وێرانی تێدایە نمونێ ئەو لۆفەیە پێیان دەڵێن لۆفەی مەرگ بەدەیان لۆفەی مەرگ هەیە لە منطقەی باڵەکایەتی کە ئەو لۆفانە تەئسیریان لە ژیانی خەڵکی کردیە ئەو جادایە لە ڕووی ئاینی ئەو دەسەڵاتەی چەند ساڵە ئەو جادای ئیهمال کردیە کە بە ئەتنان پارەی لێوەرگرتیە لە ڕووی ئاینی ئەو حکوومەت و دەسەڵاتدارە لەو کاتەی دەسەڵاتی هێتا ئێستاکە هاوبەشە لە ڕژانی خوێنی هەموو ئەو خەڵکانی لەو جادایی وەرگەڕاونیان تووشی حادیثە ڕوودا بوون لە ڕووی ئاینی لە ڕووی اقتصادی زەرێکی زۆری کردووە چونکە بەدەیان سایقینی و دەوڵەتی هەیە ناتوانانی بێتە ئەو ڕێگا و شت بە لەبەر ئەوەی ڕێگاکان بە ڕێگان ناچی ئەمن جاری وایە لەو کاتێک کە قوتابی بوومە لەگەر لۆریان سوار بوومە لۆری گوتی باشە معقولە نەتوانن قطعەیەکی بکەن برێن ئەو ڕێ لە بۆ ئەو لای سێ لە بۆ یعنی گوتی نامێ بێمە ئەو وڵاتە بێ یاسا و بێ هەموو شتەی لە ڕووی اقتصادیش زەرەریان کردووە لە ڕووی سیاسی خاڵێکی ڕەشی ناشرینە بە نێوچەوانی دەسەڵات بەدەستانی ئەو منطقەیە کە ئەو جادەی هەتا ئێستا وا لێگەڕاون بە ملیار دۆلاریان لێوەرگرتووە ئیشیان پێ کردووە کەچی ئەوەندە بێوەفان بەرامبەر ئەو خاکە بەرامبەر ئەو خەڵکە بەرامبەر ئەو دەڤەرە هەتا ئێستا ئەو جادەی چانەکەن و وەدەیان زاریش پارەی پێخراوە ئەو پارەی لە بۆ تەرخان دەکرێت یەکێک دەڕوا و کەس ناتوانێت محاسەبەشی بکە هێندێک ما فەوق القانون و لەسەر و یاسان لە ڕووی سیاسی لە ڕووی اقتصادی لە ڕووی ئاینی لە هەموو ڕۆک لە ڕووی کۆمەڵایەتی خەڵکێک هەیە پێنجشەم و جمعان حەز دەکە سەر لە خزمەکانی بدا خزمە نێزیکەکانی لەو منطقەیەن ناتوانانی بەو ڕێگادا بێ باوەڕتان هەبی یەک ڕۆژ بە بیرم دێ پیاوێکە سوێندی خوارد لە خەلیفانێ تا گەیشتۆتە لە سۆران گەیشتە خەلیفانێ 6 ساعتی پێچووە 6 ساعت بە تایبەتی جمعان و نەورۆزان و لە یاد و مناسبەتەکان چونکە دنیایەک لە ڕووی اقتصاد دنیایەک سەیاح دێنە منطقەی جوانترین منطقە و منطقانەی منطقەی چۆمان و حاجی عومەران ئەوانەی کەوا لە بۆ گەشت و گوزار دێن کەسێک کە دێتێرە چۆن مەجبورە جارێکی دیکە جادایەکی بێ خزمەت جادایەکی بێ خزمەت گوزاری جادایەکی بێ سەروبەر ئەو جادایە یعنی چ یعنی ئەوە لە ئەولەویەتی ئیشی یەکەمین کابینە بووە تا ئەو کابینەیە هەمویان گوناهبارن تاوانبارن ناشرینن ناسەرکەوتون بە خەڵک دەڵێن ئێمە ڕەزیلین بە خەڵک دەڵێن ئێمە ئیشتان بۆ ناکەین بەڵام ئەو میلەتە لەگەڵ ڕێزم ئەگەر لێ تێنەگامە چیان لێ بکەین لە کاتی هەڵبژاردنەکان دەبێ سزای ئەو ڕێگایە و ئەو هەموو لۆفە مەرگە و ئەو هەموو جەرگ بڕیە دەبێت تۆڵە لەوانە بکرێتەوە بە ئیزنی خوای گەورە